ئەچمەلای تۆری یەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمان باز لە وەرکشۆپێک تایبەت بە پرۆسەی فۆتۆگرافی ئەنەلۆکەکەم کە بۆ ماوەی 2 ڕۆژ ئەم وەرکشۆپە بەردەوامی هەبوو بە بەشداری ژمارێک لە خوێندکارانی کۆلێژی هونەرە جوانەکان بێگومان بە سەرپەرشتی 2 مامۆستا کە یەکێک لەوانە مامۆستا شیروان فاتحکە بۆ خۆی شێوەکارە. ئەمڕۆ لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانەوە قسە و باسی زیاتر دەربارەی وەرکشۆپەکەکەم. کاک شیروان بەخێربێ. زۆر سپاس. وەبزەم داوای ئاوت کرد. بەخێربێ سەرچاو دەداوە لە هاوکاران مەکەم ئەگەر بتوانن تۆزێک ئاومان بۆ بێنن بۆ کاک شیروان. با بزانم جارێ پرۆسەی فۆتۆگرافی ئەنەلۆگ یعنی چی تا ئاواکەت بۆ هێن؟ پرۆسەی فۆتۆگرافی ئەنەلۆگ سەرەتایی فۆتۆگرافیە کە پێش دیجیتاڵە با بڵێین نزیکەی ساڵانێکی زۆر بەردەوام بووە. طبعاً ئەگەر ئەوەی یەک تۆس شارەزای هەبێت دەربارەی هونەری فۆتۆگرافی ئەزانێت فەرقی بینی دیجیتاڵ و فۆتۆگرافی ئەنەلۆگ. ئەمە فەرقەکەیان چیە؟ فەرقەکەیان طبعاً هەردوو پرۆسەکە کامێرایی کات. فەرقەکەیان لەوەیە ئێمە لەبری ئەوەی کە عەقڵێکی دیجیتاڵی و لەمڕۆیە عەقڵێکی دەستکرد وێنەکانمان بۆ دروستکە و سێتاپی کامیرەکەکە بە تەواوی ئێمە پشت بە مێشک و چاوی خۆمانە بەستین. جا گرنگی فۆتۆگرافی ئەنەلۆگ لەوەیە کە ئێمە وێنانەی بینین وێنەیەکی زۆر ڕاستیمان پیشانەدا. مەبەستم ئەو وێنەیە ڕێک هەیە مەسەڵەن وێنەیەک نییە ئەو فلتەران نەکرابێت کە ئەمڕۆ لە فیلمی بڵێن لە وێنەگرتنی دیجیتاڵیە هەیە. باشە فەرموو ئاوەکەت ضرورەتی با بڵێن سازدانی وەرکشۆپێکی لەم شێوەیە لەم کاتەیە. گرنگی پێما بێمە دووەم جاریشە. بەڵێ ساڵی پاریش هەر لە هەمان کاتا بوو کردماوە بزانام تۆزێک زووتر بوو. گرنگیەکەی ئەوەیە ئێمە یەکەمین ئەمانە بۆ خوێندکارەکانی کۆلێژی هونەرێکین. کۆلێژی هونەریش بەشی شێوەکاری کە بە تەواوی پەیوەستە بە هونەری بینینەوە یعنی ڤیژوەڵ ئارت. جار کۆلێژی هونەر کاتی خۆی ئەم مەوادانەیان بۆ هاتووە ئیتر هەتا ئیستا بەشێکیان ماوە ئیتر بە پێشنیاری مامۆستا ڕانچ و لەگەڵ کاگارام عیسایە ویسما وەرکشۆپێک بکەین بۆ خوێندکارەکان و چەند خەڵکێکی دەرەوەش یعنی هاتەبوون لە کۆلێژەکانی کە و لە دەرەوە. بۆچی بە تایبەتی بۆ بەشی شێوەکاری ئەم وەرکشۆپە ساز کرا؟ لەبەرەوەی وێنەیە زۆر نزیکە لەوانەوە. ئیتر هیچ فۆتۆگرافەر هەبوو لە دەرەوە بەشداری بکات؟ نا وەکو فۆتۆگرافەری دەرەوە نەهاتبوون بەڵام وەکو خوێندکارەکان و پرۆسەیەکە یعنی ئەبێ پێیە بڕۆی. مەسەڵەن فۆتۆگرافی ئەنەلۆگ وێنەیەک نییە هەر کە ئەم دەقەیە گرت و دوایی تەماشای کەیتەوە. وێنەیەکە یعنی فیلمەکە بەڵێ پرۆسەیەکە تێپەڕێت دواتر دەتوانی بیبینیتەوە. بەڵێ فیلمەکە شۆیتەوە دواتر فیلمەکە چاپەکەی ئیتر بەگشتی هیچ مەجالێکی ئیدیتین و وەکو دیجیتاڵ نییە. مەسەڵەن کڕۆپ لەوێ بتەوێنەیە کڕۆپکەی لە فیلمێکی فۆتۆگرافیە مەجالەکەی بەس کاتی پرنتەتوانی زۆر کەمە و ئەگەر کەڵەر و ئەوانە ئەتوانی هیچ دەستکاری هەر بە هەمان شێوە بە فلتەر تۆزێک زیاد و نەکرێ. بەڵام ئێمە ئەومان بیر نەچێ ئەو وەرکشۆپە ئێمە کردمان تایبەت بوو بە ئەنەلۆگ ڕەش و سپی. بەڵێ کامی با بڵێن پەسەندترە لە لای
هونەرمەندانی شێوەکار خۆی ئێستا من کە بمەوێت پێناسەی کەم کە ئەچمەوە سەری ئەمە کارێکە کە ئێمە وەکو هونەرمەند ئەچینەوە سەری یعنی تەواو پشت بە خۆت ئەبەستی وەکو پێشتر باسم کرد پشت بەهین نابەستی بە عەقڵێکی دەست کرد کە وێنەکانت بۆ بەڵام ئێستا ئەو قۆناغە بەجێ نەهێڵراوە خۆی ئەو کێشەکەی ینی ئێمە هەموو ئەو هەستەمان تیا دروست بووە ئەمە بەجێراوە بەڵام ئەمە هونەری ڕاستەقینەی فۆتۆگرافیە ئێستا لە دنیای هونەری فۆتۆگرافیە و بە تایبەتیش ئەو پێشانگا گەورانی کە بۆ هونەری فۆتۆگرافی ئەکرێتەوە بە تایبەتی پێشبڕکێکانیش تەنانەت ڕێگە بە و جۆرە فۆتۆیانە ئەیەن بەشدار بێت کە دەستکاری ئەکرێت بەڵێ زۆر فۆتۆگرافەری گەورە تا ئیستا بە فلمی شەکە هەرچەنە من فۆتۆگرافەر نیم من وەکو نەرمەندێکی ڤیژوەڵ ئارت دەست بە ئەو شتا بم کە گرنگە یعنی ئەمە پشت بە خۆمان ببەستین هەموو شتێکمان دیجیتاڵ و دەستکرد نەبێ چکار بە بەراورد بەوە باسی بکەی کامیرەی دیجیتاڵی ئەمڕۆ زۆر ڕاستێکی پێشکەوتووایە ئەمە منافەسە نییە بەڵام ئەمە ئەلفبێت یار وەکو نمونە تۆ ئیستاش ئەخوێندرێ و لە هەموو دنیاە و لە وڵاتی خۆشمان وێنە کێشان هەر بەدەست ئەکرێ ئەمە شتێکە تۆ پشت بە خۆت زیاتریشە و تەنانەت ڕەواجی زۆرتی بەڵێ یعنی ئەمە لە دەرەوەی عەقڵی دەستکرد ئێمە کە پشتی پێبەستین مێشتی خۆمانە نەکو ئەوەی من ئەمەوێت لەوە تێبگەم مەبەستی وەرکشۆپەکەی ئێوەیە ئەوەیە کە جارێکی تر بگەڕێنەوە بۆ ئەو جۆرە لە فۆتۆیانە و بەو شێوە با بڵێن ڕەستەنە فۆتۆ بگیرێتەوە ئەمە پیشاندانە یعنی ناساندنە بڵێن ئەمە کۆرسێک چی دوور و درێژی ئەوێ ئەگەر بتەوێ خەڵک تاو پەروەردەکەی بەڵام ئێمە لە دوو ڕۆژە هەر ئەوەمان پێکراوە کە بۆ ئەو خوێنکارانە پیشانی بین بڵێن ئەمە هونەری فۆتۆگرافی فلم ئەنەلۆگ ئەمەیە ڕەشوسپی بەڵێ زۆر باشە جگەلەوە ئەو کامێرا دیجیتالیانی کە ئێستا فۆتۆی پێگیرێ خۆی کامێراکە خۆی پێشکەوتووە ئەو فۆتۆکەش با بڵێن فۆتۆیەکی زۆر جوان و بە دیقەیەکی زۆر بەرز وێناگرێ بەڵام دواتریش هەر دەستکاری ئەکرێت مەبەستت لە ئەنەلۆگە نەخێر لە دیجیتاڵە بەڵێ دیجیتال من نازام زۆر خۆمم لێ نەداوە ئەوەی کە خەریکیم ئەنەلۆگە بێگومان یعنی یەک نیاشتی تیاک تۆ کاکشیروان تا ئێستاش هەر بەو شێوازە فۆتۆگریت ئەوەنەی من شارەزاییم تیا هەبێ و بیست بێتم ئەوەیە کە بە پرۆسێکی تۆزێ درێژە تێپەڵێت ئەوە تۆزێک ناخۆش نییە بە تایبەتی بۆ ئەم سەردەمەکە با بڵێن هەموو پێداویستیەکان فراهەم کراوە ناخۆش نییە ناخۆش نییە ئێمە لەم دنیا گەورە و تەکنەلۆژیا دێین بەدەست و خۆمان شتێک دروستەکەین هیچ فۆتۆگرافەرێکی تر هەیە کە هەر بەو شێوەیە با بڵێن فۆتۆکانی بگرێ و بەو شێوەیە بڵاوی کاتەوە بەڵێ بەڵام لە دەرەوە بەڵام لە دەرەوە لێرە لە کوردستان نازانم کەسم مەبەستی تەسەورەکەم مەبەستی وەرکشۆپەکەی ئێوەش ئەوە بێ زیاتر برەودان بێیان هاندان بێ بۆ بەڵێ بیرخستنەوەشە ینی جۆرێک لەوە و بیرخستنەوەشە بۆ ئەم جیلە تازەیە جۆری کامێرەکان فەرقەکات واتە ئێمە ئەگەر ئێستا من بمەوێت بەو شێوازە ڕستم بگرمە بێ کامێرەیەک بەڵێ بێ کامیرایەک دەبێ کامیرەی فلم بێ ئێستا ماوە ئەو بەڵێ بەڵام دروست ناکرێ زۆر کەم باوەڕ ناکەم بیستە دروستکرێ هەر ئەو کامیرانەیە کە ساڵانی ڕابردوو دروست کراوە تۆ هەر بەو شێوەیە فۆتۆکان هەموو فۆتۆکان تەگری بەڵێ هیچ پێشانگایەکی تایبەتی نا لە کاتی خۆی بەڵام ئیسە من ئیسە وەکو هینێک یعنی وەکو پرۆسەیەکی ئیشکردن چکە من وەکو میدیایەک سەیرەکەم وەکو میدیایەک ئەگەر پێویستکە کارەکانم بەواکەم ئەم نەوە تازەیە ئەوانەی کە بەشدار بوون لە ناو وەرکشۆپەکەیە ئەوان تێڕوانینیان چۆن بۆ ڕێیان چی بوو لەسەر ئەم
شێوازی ئیشکردن بیست بوویان؟ بەڵێ بەشێکی ئەیزانی تر ئەمڕۆ دنیا فراوانە ینی ئەنتەرنێتەیە هەر چی بوێ سێرچەکە و زۆر بەباشی زانێرەکانێ داتێ. دەستەکانتان خۆش بێ؟ زۆر سپاس بۆ تۆ هونەرمەند شیروان فاتح شێوەکار، سپاس کەم ئێوارێ لەگەڵ ئێوە بوون. زۆر سپاس.